ئێمە خۆشبەختانە پاش دابڕانی 2 ساڵ بەهۆی قەیرانی کۆرۆنا و نەخۆشیەکانی کۆرۆنا ئەم ساڵ نوێمین مەڕەسۆنی نێودەوڵەتی هەولێر ئەنجام دەدەین کە دوو جۆر ڕاکردنی تێدایە. ڕاکردنی یەکەم نیو مەڕەسۆنە کە دەکات 21 کیلۆمەتر و ڕاکردنێکی تکای ڕاکردنێکی 4 کیلۆمەترە کراوەیە بۆ هەموو تەمەن و برێن بەشداربووان دەتوان بەشداری تێدا بکەن. ڕاکردنەکە مەڕەسۆنەکە ڕۆژی 25 ئەم مانگە کە دەکات ڕۆژی هەینی سەعات 9 بەیانی ئینشاءڵڵا ئەنجام دەدرێتن بە بەشداری هەزارەها کەس کە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە عێراق دێن و هەروەها چەندین بەشدارومان هەیە تایبەت لە وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دێن بەشدار دەبن لەگەڵمان. تەبیعی ئارەزوومەندان و ڕاکەران دەتوانن ناوی خۆیان بنووسن لە ڕێگای لینکەکە کە لە ویبسایتی خۆمانداناوە و هەروەها لە لاپەڕەی فێسبووکی مەڕەسۆنی نێودەوڵەتی هەولێر دانراوە. زۆر بە ئاسانی لە ڕێگای ئەو لینکە دەتوان ناوی خۆیان بنووسن یاخود لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی کە بڵاو کراونەوە یاخود دەتوانن سەردانم بکەن ڕاستەوخۆ لە بنکەکانی ناونووسین کە بنکەی یەکەم لە ناو پارکی سامی عەبدوڕەحمانە شوێنی ڕاکردن و بنکەی دووەم لە پارکی منارەیە.